بەڵێ بیرەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ بۆ باسی ڕۆژی ئەمڕۆ میوانێکی تایبەتمان هەیە جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی خێراتنی یەکەم مەبەستمە لەگەڵ جەنابیان زۆر بە کورتی لەسەر کۆمەڵێک شتی گرنگ بە نسبەت هاوڵاتیانەوە قسە بکەین دیارە ینی سەرەتای گفتوگۆکەمان بەوە دەست پێکەین کە جەنابی دکتۆر سەردانی بەغدای کردووە بۆ کۆمەڵێک پرس من ناڕۆمە وردەکاریەوە خۆی قسە لەسەر وردەکاریەکانەکە بەڵام ئەوەی گرنگە بە نسبەت هاوڵاتیەوە چارەسەرکردنی ئەوەی پێوترێت بەرهەمە نەوتیەکانی یاخود نەوتی سپی و غاز کە پێم وا بێت ئێستا چۆتە قۆناغێکی تری شۆتە پێشەوە هەروەها ئەوەی سەبارەت بەوەی کە زۆر جار ئەوترێت کە دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر هیچی بۆ سلێمانی نەکردووە ئەم شەو مەبەستمە لە دەمی خۆیەوە بزانین جەنابیان چیان بۆ سلێمانی کردووە واروەها قسە لەسەرەواکەین لەم کاتەی کە وردە بەرە و هەڵبژاردنە چین و ئەوترێت تای هەڵمەت و بانگەشەی هەڵبژاردن وردە بەرزە بێتەوە حکوومەتی خۆجێی سلێمانی چۆن ئەتوانێت خۆی بە بێلایەن بێڵێتەوە جەنابیان قسەیان لەسەرەوە کردووە بەڵام بۆی بگاتە بینەری زیاتری شەروە سەبارەت بە کرانەوەی ئاسمانی تورکیا بە ڕووی گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی ئایا ئەمە بەم جوانە ڕوئەدا و بێگومان قسە لەسەر دۆخی کارەباکەین کردنەوەی ئەو وێزگە 400 کەیڤی کە لە تەکیەکرایە و چکاریگەریەکێ بێ بێگومان لە کۆتایی بەرنامەکەش لە پێنجقولەکی کۆتایی هەندێک وردە پرسیارمە بێک گرنگن سەبارەت بە ئەوەی پێوترێت گەڕەک و خان و باڵەخانە کەلتوریەکانی سلێمانی سەبارەت بە موچە و دەوامی ساڵی خوێندنی داهاتوو واروەها بێگومان دابشکردنی موچەی خانە نشینان ینی ئەوەی پەیوەستە بە زۆر پرسی دیکەشەوە بۆی من لێرە هەمووی باس نەکەم جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتەماندوو نەبن گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم بچینە ناو باسەکەمانەوە جەنابتان لە ماوەی ڕابردوودا سەردانی بەغاتان کرد لە ماوەی پێشووتریشدا ینی ئەوەی کە بریکاری وەزیری نەوتی عێراق بۆ کاروباری پاڵاوگەکان سەردانیان کردن با لێرەوە داخلی باسەکە بین ئێوە بۆ چوونە بەغدا و لەو سەردانە و سەردانەکانی ئەوانیش چیتان بەدەستێنا بۆ هاوڵاتیان بنای خۆی بەخشندەی میهرەبان ئێمە ئەو سەردانەمان کرد بە تایبەتی ئەمەی تازە لە ڕۆژانی ڕابردووە ئامانجی سەرەکیمان باسکردن بوو لە کردنەوەی ئاسمانی تورکیا بە ڕووی گەشتە نێودەوڵەتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەو چوارچێوەیە هەوڵمان ناکە لەگەڵ دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی کە ئێستا ماوەیەکی زۆر کەمە چەند ڕۆژێکە لە وەزارەتی گواستنەوە جیاکراوەتەوە بە دەسەڵاتێکی سربەخۆ تێمانگەیانم کە ئەمە کێشەیەکی یاساییە بە پێی ڕێکەوتنامەی شیکاگۆی ساڵی 1946 و بە پێی ئەو ڕێکەوتنامە دوو قۆڵیانی لە بینی وڵاتان هەیە بە تایبەتی عێراق و تورکیایە دەوڵەتی تورکیا لە ڕووی یاساییەوە و لە ڕووی ئیداریەوە ئەو مافەی نییە کە لە فڕۆکەخانەی ناو وڵاتێک بە تەنیا دابخات یا گەشتەکانی ئاسمانی خۆی لەو گەشتانە دابخات بە ئومێدی چارەسەرکردنی ئەوە دوای ئەو چەندین کۆبوونەوەیەت کە لەگەڵ بە ڕێزان کۆنسۆڵی گشتی تورکیا و باڵێزی تورکیا کردومانە دوایە گفتوگویانەیە کە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ بە ڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێرە کردومە کە ئەوانیش هەوڵیانداوە لەگەڵ دەوڵەتی تورکیا و کێشانە چارەسەر بکەن بۆ ئەو بۆ کە ئەمە مەوزوعێکی سیادی صرفە ئەبێ دەوڵەتی عێراق لەمەیابێ بۆیە بە سوپاسەوە ئەوان داواکانیان لێ وەرگرتین هەر هەمان ڕۆژ نووسراوی فەرمیان کرد بۆ وەزارەتی دەرەوەی تورکیا و دەسەڵاتی فڕۆکەوانی تورکیا و بەڵێنیان وەرگرتووە کە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکە دەسەڵاتی فڕۆکەوانی هەردوو لە بە ئامادەبوونی نوێنەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کۆ ببنەوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە و لە عینی کاتیشا داوامان لە وەزارەتەکان و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کرد و داوایەکی فەرمیمان ئەمڕۆگەیان بەدەستیان بۆ ئەوەی لە کۆبوونەوەی ئایندەی ئەنجومەنی وەزیرانە دەوڵەتی عێراق بەڕەسمی هەڵوێستی خۆی لەم بابەتەوە بخاتە ڕوو و باسکردن بوو لەوەی کە چۆن سلێمانی کە گەورەترین ناوەندی کارگۆ و ترانزیەتی هەیە بیکەین بە گەورەترین ناوەندی ترانزیێت بۆ هەموو ئەوروپا و بەستنەوەی بە جنوبی شەرقی ئاسیاوە کە ئیستا سلێمانی ئامادەیی ئەوەی تایە بە دانپیانان و شایەتی ڕەوای
دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق یەکەمە لە هەموو عێراقا ببووی بتوانین ئێرە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ترانزیێتەوە ببوژێنینەوە و هەوڵ بین ئەو بودجەی کە بۆ پەرەپێدانی فڕۆکەخانەکان دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق لە دەوڵەتی عێراق وەریگرتووە فڕۆکەخانین و دەوڵەتی سلێمانیش بێبەش نەکات و هەوڵبات ئەوەی بکە بۆ خۆشبەختانەش لە ئاستی ژینگەیی و کەژناسیشە ئێستا سلێمانی هەڵبژێردراوە لە ڕووی ئەوەوە کە پرۆژەیەکی گەورەش ئەهێنرێتە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە فڕۆکەخانەکەش لە ئاستی پێویست و شکۆ و شوێنی تایبەتی خۆیەتی کە بە ڕێزەوە باسییان کرد ومێ دەکەین ئەو کێشەیە لە ماوەی کەمتر لە مانگێکا لایانی کەم ئەگەر چارەسەریش نەبێ یەکلایی بێتەوە بەرچاوڕوونی تەواو هەبێ بۆ ئەوەی بزانین ئاراستەی گەشتەکانیان دۆخەکان چیە بێت کردنەوەی ئاسمانی تورکیا بەڕووی سلێمانی و بە پێچەوانەشەوە کە هاتوچۆوە بێت چ گرنگیەکی بۆ سلێمانی هەیە لە ڕووی ئابووری و لە بوارەکانی تریش دیارە لە سەدا چلی ئەو گەشتانەی کە یەنە سلێمانی و لە سلێمانیەوە ئەڕۆن بۆ ئەوروپا بۆ جۆرجیا بۆ ئیتحادی سۆڤێتی ئەو ساڵ جمهوریەتەکانی پێویستە بەسەر ئاسمانی تورکیا بڵن اینجا ئەمە خۆی بۆ خۆی بۆ سلێمانی گرنگە پێوەست نییە بەناو خۆی تورکیاوە نەخێر بۆ تورکیاش گرنگە و بۆ ئێمەش گرنگە بۆ هەرێمی کوردستان و عێراقیش گرنگە یعنی ئەمە بەرژەوەندیەکی دوولایەنەیە تەنیا بۆ ئێمە گرنگ نییە بۆ ئەوانی زۆر زۆر گرنگە بۆیە ئەمە لە ڕووی ئابووریەوە گرنگە لە ڕووی گەشتیارەوە گرنگە لە ڕووی سەرمایە گوزاریەوە گرنگە لە ڕووی وەبەرهێنانەوە گرنگە لە ڕووی بەستنەوەی دەرەوە بەناوەوە گرنگە و هێنانی دەستی دەرەوە لە ئاستی خزمەت گوزاری و سەرمایە گوزاری و بازرگانی و ئەو سێکتەرانی تر و ئەو بارانی هەمانە چکێمە لە کەناری دەریایی نین هەموو ئەو بارانی کە لە دەرەوە بۆمانیت وەسکەی شەمەنە فەرمان نییە بەشێکی زۆریانیت و ئێمە ئیستایە کەم ناوەندی هێنانی مەڕووماڵاتین لە هەموو عێراقا و شوێنێکی زۆر زۆر پێشکەوت و تەندروستیمان هەیە لە کارگۆ کە لە عێراقا ئەمە نییە و بەشی زۆری ئەوانش لەو شوێنانەوەیان کە پێویستە بەسەر ئاسمانی تورکیایە بپەڕنەوە بگەنە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی ڕاستە ئێستا هەنێک ڕێگای ئەڵتەرناتیڤ دروست کراوە و دۆزراوەتەوە بەڵام ئێمە ئومێ دەکەین ئەو کێشەیە تابعی تر وەرنەگرێ و تابعێکی میهەنی سڕف وەربگرێ و چارەسەر بێ لە ئایندەیەکی نزیکە باشە لە بەرەوەی ینی کاتەکە و کار نییە بێت یەکێک بچینە سەرتەوەرەکان چی سەبارەت بە لە ینی پیجی فەرمی جەنابتانەوە لە فەیسبوک ئەخیر پۆستان ئەوە بوو کە کراوە بەغداد نەوتی سپی و غاز بۆ سلێمانی ئەنێرێت ئەمە چییە؟ ئێمە لە دوای ئەوەی لە هەفتەی ڕابردووە بەڕێز بریکاری وەزارەتی نەوتی عێراق بۆ کاروباری پاڵاوگەکان و وەفدێکی باڵای بە ئەندامەتی هەموو بەڕێوەرە گشتیەکانی وەزارەتی نەوت سەردانی سلێمانیان کرد دیارە پێش ئەوە ئێمە چەند جارێک سەردانی وەزارەتی نەوتمان کردووە و لەگەڵ بەڕێز وەزیری نەوت و بریکارەکانی کۆبوونەوەمان کردووە و داوامان لێ کردوون لوتفیان کرد ئەوان هاتنە سلێمانی کۆبوونەوەمان کرد و دوێنێ وەفدێکی باڵایان بە سەرۆکایەتی بەڕێز بریکاری وەزارەتی نەوتی عێراق بۆ کاروباری دابەشکردنی بەرهەمە نەوتیەکان بە سەرۆکایەتی وەفدێکی باڵای تری وەزارەتی نەوت هاتنە سلێمانی ئەمڕۆ چوونە کەرکووک گفتوگۆمان کرد ئێمە سێ نووسراوی ڕسمیمان پێشکەشکردن داوامان لێکردن کە نەوتی سپی بۆ سلێمانی وەکو شوێنەکانی تر دابین بکەن و غازی پێویست بۆ سلێمانی دابین بکەن و ئەو بەرهەمانی کە مەسفای دۆرە بەرهەمیانە هێنێ لە ڕۆن لە قیری شل لەوانی تر دابین بکەن و داوامان کرد کە بنزین و گازۆیلیش بەو نرخەی کە لە بەسرە تا کەرکووک ئەفرۆشێ بۆ سلێمانی دابین بکەن ئێوارەی ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق لە ڕێی برای بەڕێزم مامۆستا معتەسەم و برای بەڕێزم کاکاوە کە کاک معتەسەم جێگری بەڕێوەکاری وەزارەتی نەوتە بۆ کاروباری دابەشکردنی بەرهەمە نەوتیەکان و کاکاوە لە کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی کەرکووک پەیوەندیان پێوە کردین لە دوای ئەو داواکاریانی ئێمە بە ڕاستپاردەی ئەوان لە ئەنجومەنی وەزارەت و ئەمڕۆژ لە ئەنجومەنی وەزیرانە بڕیاریان ناوە کە نەوتی پێویست بە پێی ئەو خشتەی ئێمە داوای ئەکەین لە ڕێی بەڕێوەبەر کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی کەرکووکەوە ڕەزامەندیمان بۆ بن چ بۆ غاز لەم قۆناغەیە چ بۆ نەوتی سپی و لە ئایندەیەکی زۆر نزیکە بە گەشتنی ئەو بڕانە ئێمە دابەشکردنی نەوتی سپی بەسەر ماڵانە دەست پێ ئەکەینەوە ئایندەیەکی نزیکەی ینی پێش زستان ئەبێت بە تەکید لە یەکی هەشت بۆ یەکی چوار ئەم بەرنامەیە هەیە لە عێراقا لە یەکی هەشتەوە ئێستامە چەند ڕۆژێکیمان تێپەڕاندووە داوامان لێکردوون قەرەبووی ئەو ڕۆژانەشمان بۆ بکەنەوە بەڵێنیان ناوە کە بتوانن کەمیەتێ دابینکەن کە ئێمە بتوانین لەم قەیرانە دەربازمان ببێ و بە بەردەوامی هەتاکو یەکی چوار لێمان نەبڕن کاریگەری لەسەر نرخی بەرهەمە نەوتیەکان بەدڵنیاییەوە کاریگەریکی ڕاستەوە خۆی ئەبێت چکە ئەو بەرنامەی کە دامان ناوە
ئەو کەمیەتی داوامان کردووە بە شێوەیەکە کە بتوانین بەرنمەیەکی گشتگیر و هەمەلایەنە بێنینەکایەوە کە داخوازی خەڵک بۆ نەوت دابین بکاتە ڕادەیەکی پێویست و من هیواداریشم کە هاوڵاتیان خۆشیان لەم پرۆسەیە هاوکارمان بن و ئێمە دام و دەستگاکانی خۆمان لێرە بەڕاستی بە تایبەتی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانمان ڕاستپاردووە و ئامادەیە بۆ ئەم پرۆسەیە بۆی بە شێوەیەکی باش و شەفافانە و ڕێک و پێ بچە بەڕێوە. باشە دکتۆر، من ئێستا پرسیارێکم بیرکەوتەوە کە لە گەشتی ئابووری کوردستان 24 هەواڵێک بوو باس کرا، ئەڵێ کە ئەمریکا هۆشداری داوەتە عێراق کە چیتر دۆلار لە ناو عێراقەوە بێگومان بە هەرێمی کوردستانیشەوە نەچێتە ناو ئێرانەوە، مامەڵە بە دۆلار نەبێت. بە نسبەت بازرگانانی باسی سنووری سلێمانیەکەن چکە جەنابتان پارێزگاری سلێمانین و ئێوە حکوومەتە خۆجەیەکەی سلێمانی. بیرتان لەوە کردوتەوە ئەم ئابڵ و خەو سزایانەی ئیدارەکەی ترۆمپ چ کاریگەریەکێ بێت لەسەر نێوخۆی هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان بە دیاریکراوی سنووری سلێمانی و ئێران؟ ئێمە پەیوەست بە عێراق و ئێران پارێزگایەکین کە درێژترین سنوورمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە، 528 کیلۆمەتر سنوورمان لەگەڵی هەیە و ئێمە تەمەنا ناکەین نائارامی و بارودۆخی خراپی ئابووری لە هیچ شوێنێگە بێ و تەمەنای ئەوە ناکەین کە بارودۆخی خراپ لە کۆماری ئیسلامی ئێرانی ژەبێ. ئومێدی ئەوە ئەکەین کە هەر ملبلانەیەکە بێ بە گفتوگۆ چارەسەر ببێ، پەیوەست بەوەوە دۆسیەکە کە ئەچێتە خانەی دەسەڵاتە سیادیەکانی دەوڵەتی عێراقەوە، چونکە ئێمە لێرە ئەو بانقانی هەمانن و ئەو ناوەندانی هەمانن زۆربیان لۆکاڵین و پەیوەستن بە بانقی مرکزی عێراقەوە. ئەو بڕیارانە زیاتر لە بەغا ئەبێ یەکلایی بکرێنەوە. پەیوەست بە سلێمانی ئێمە لەبەرەوەی بازرگانیەکی تونگتۆڵ هەیە و دوو مەرزی نێودەوڵەتیمان هەیە، چوار مەرزی ڕسمیمان هەیە و چەندین خاڵی ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە. ئومێد دەکەم ئەمانە کێشە دروست نەکەن و ئەو بڕیارانە دوجار هەر بڕیارێک هەر دەوڵەتێ بیا ئێمە هیچ ئیلتیزامێکمان نیە، ئیلتیزامان بە دەستوری دەوڵەتی عێراق و بە بڕیارەکانی حکوومەتی عێراق و لە پێشەوانیشەوە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. باشە دکتۆر، پرسیارێک کە لە کۆمنتەکانی زۆر بۆ تەنووسن، من پێم خۆشە یعنی لێرەوە وەڵامی ئەو خەڵکانە بیتەوە بۆی خەڵکیش بزانێ، ئەنی وەکو پانۆرامایەک ئێوە ئەوترێت هیچتان بۆ پارێزگای سلێمانی نەکردووە، وا ئەنووسن وا ئەڵێن. پێم خۆشە ینی وەکو پانۆرامایەک بەگشتی ئەو شتانەی ئێوە کردوتانە دیارە ئێستا دەرفەتمانێت ڕەنگە ساعتێکی تریش درێژەکەینەوە کاتیەوە نەبێت کە چی کراوە، بەڵام ئەو شتانەی کە کردوتانە ئەگەر باسێکی بکەیت. ئەوان لەو منزورەی دایم خەڵک باسی ئەو شتانە کە بۆی نەکراوە، ئێمەش باسی ئەو شتانە ئەکەین کە کردومانە. دایم ئەو گاپە هەیە، ئێمە یەکەم شت کە کردومانە ویستومانە ئەو گاپە کەم بکەینەوە، بۆشایی نێوان خەڵک و حکوومەت کەی بکەینەوە. لە ڕابردووە هەموو حیزبەکان بەوانی لە ئۆپۆزیسیۆن بوون، بەوانی لە دەسەڵات بوون، ویستویانە خەڵک و حکوومەت بکەن بە گژیەکە و خۆیان وەکو فریادڕست سەیری ئەمە بکەن. یەکەم ئیشی من ئەوە بووە کە خەڵک و حکوومەت ئاشکەمەوە. ئەمە کە لە بیدایەتە چوومە ناو ئەم پۆستەوە بە خەڵک زۆر بە ناشرینی سەیری ئەم ڕستەی ئەکرد، بەڵام ئێستا ئێمە بەرهەمەکەیمان چنیوەتەوە. ئێستا ئێمە مؤسسەمان دروست کردووە، بە یاسا کارەکەین، بێلایەنی حکوومەتمان پاراستووە لە هەموو ئەم ملبلانە سیاسیانی کە هەن. ئێمە دابنیشین شت بۆ خەڵک ببژێرین، بەڕاستی من خۆم پێم شەرمە، چکە خەڵک ئێمە ڕاست پاردووە بۆی ئیشی بۆ بکەین. من نەتوانم بە شێوەیەکی گشتی پێیان بڵێم ئێمە بایەخمان ناوە بە کەرتی سوتەمەنی، باشترین کوالیتی و هەرزانترین نرخ ئێستا لە سلێمانی هەیە، احتیکارمان لەو سێکتەرەیانە هێشتووە و وامان کرد بایەخمان ناو بە ڕێگەوبانەکان. سوپاس بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر داوای ئێمە بۆ نمونە ڕێگای دووسایدی باشماغ پێنجوێن کە پرۆژێکی گەورە و استراتیژی و سەخت و قورس بوو لەم قەیرانەیە دەستمان پێ کردوێتەوە. دەستمان کردوێتەوە بە مەسەلەی نیشتە جێبوون و لە دوێنێەوە لە دوای ئەوەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریە لەگەڵ بەڕێز وەزیری داریداری نیشتین بە پشتیوانی بەڕێز جێبی سەرۆکی حکوومەت ئەو 1500 یەکە هەوڵین لە ماوەیەکی قیاسیە تەواو بکەین. بایەخمان ناوە بە سێکتەری کارەبا لە زڕگوێز و سیتەکە بێیان لەو دوو شوێنە و لە قەزا و ناحەکانیش دەست پێکەین کە 700 یەکەشمان لەو شوێنانە هەیە بە پرۆسەیەکەمانەوە هەمووی تەواو بکەین. اینجا لە دوای ئەوە بایەخمان بە سێکتەری کارەبایەوە، بایەخمان بە سێکتەری ئاواوە، ئەمانە کاڵم بایەخمان پێداوە. ئێمە ئەمانە خزمەتگوزاری بنەڕەتین
نەمان هێشتووە لەم قەیرانەیە بوەستن چونکە ئەمە قۆناغێکە لە قەیرانیان ئێمە لە قەیرانێکی جددیین هی ئەوە نیە ینی مثال بەندا و بە پارەی من دروست ناکرێ ڕێگاوبانی ئۆتۆبان بە من دروست ناکرێ پردی گەورە بە من دروست ناکرێ محەطاتی بەرهەمێنانی کارەبا لە ئیستایە نە بە من نە بە حکوومەتەکەی من دروست ناکرێ لەم تەوقیتەیە بەڵام ئێمە چیمان کردووە ئەبێ بێڵین هاوکار بین خەدەماتی ئەساسی نەوەستێ بەسەر بەرزانە ئەمەمان کردووە خەستەخانەکان نەخۆشخانەکان پشتیوانی زۆر گەورەیانی سێکتەری تەندروستی کارەبا سوتەمەنی ڕێگاوبان شارەوانیەکان مەسلەی سەوزایی مەسلەی پەروەردە مەسلەی خزمەتکردنی یەکەکانی دەرەوەی یەکە کارگەڕیەکانی دەرەوەی پارێزگا بۆ نمونە چەمچەماڵ و هەموو ناحیەکانی دەربەنی خان ناحیەی باوەخۆشێن بەرنامەیەکمانەیە بۆ هەموو قەزا و ناحیەکان زۆر فراوان ئیشمان کردووە لە سەردەمی ئێمەیە بە هەوڵی ئێمە فڕۆکەخانە کرایەوە بە هەوڵی ئێمە مەرزە نێودەوڵەتەکان کرانەوە بە هەوڵی ئێمە چوار مەرز بوون بە مەرزی ڕسمی ئەمانە شتێکن لەسەر ئاسی پارێزگایەگرین لەسەر ئاسی دەوڵەتێکن طبعاً کە ئەڵێم ئێمە وەکو حکوومەت لە سەرۆکایەتی حکوومەتەوە تا ئەوانی تریش حکوومەت پاڵپشتی ئەوەیە پاڵپشتێکی بەهێزی ئێمەیە بەڵێ پاڵپشتێکی بەهێزی ئێمەیە و ئێمە لە ڕۆژی 23 حەوت لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کۆ بوومەوە تەنانەت زۆر کێشە و خلافاتی سیاسی و ئیداریشمان لەم شارە چارەسەر کردووە بە سوپاسەوە ڕۆژی 1/8 لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆ بوومەوە و توانیمان لە مەسەلەی کارەبا لە مەسەلەی ئاو لە مەسەلەیەکی نیشتەجێبوون لە مەسەلەی دامەزراندنی 284 کەس بۆ نەخۆشخانەی چارەسەرکردنی توشبان بە چەکی کیمیایی بخینە بواری جێبەجێکردنەوە و بۆ بەڵێنی بە ئێمە یاوە لەم هەفتەیە فەرمانی دامەزراندن و دەست بەکاربوون بۆ 284 گەنج و دەرچووی زانکۆ پەیمانگاکانی ئێمە لە هەڵەبجە دەرەچێت ئەمانەشتی کەم نین لە ئێستا کە ئێمە لە قەیرانێکی حەقیقیین و لە بارودۆخێکان حکوومەت ئەولەوێتی بۆ بە دابینکردنی موچە لە تەک موچەیە هەوڵمان ناوە خەدەمات چاکین مەسەلەی موچەی خانەنشینان بەسپاسەوە دوای داواکاری ئەمە بۆ وەزارەتی دارایی و بەهیمەتی بەڕێز وەزیری دارایی ئەوانەی لە 1 2007ەوە خانەنشین بوون تا ئێستا موچیان وەرنەگرت بوو ئێستا موچەکان خەرج کرا بەڕێز بەڕێوبەری خانەنشینی سلێمانی گفتوگۆمان لەگەڵ کردووە شێوازی وەرگرتنی خانەنشینیش خەریکی چارەسەرکردنین بۆ ئەمانەیە کراوە بۆی لە ئاستی شکۆ و قوربانی و خزمەتەکانی ئەوانە بێت وامان کردو لەم مەرحەلەیە بە پێی ژمارەی ئەو بانق و بنکانی هەمانەوە ژمارەی ئەو موچەخۆرانی هەمانە بۆ نمونە ئێمە 40,000 موچەخۆ خانەنشینی ناو شارمانەیە 20,000 دەریوی شاریشمانەیە کە موچەیەت 6,000 کەس یا ئەتوانم بڵێم بەلایانی کەمەوە 50,000 کەس بەیەکەوە چێتە 6 شوێنی دابەشکردنمان هەیە هەوڵمان ناوە ژماری کارمەند لە کاتی موچە زیادکەین ژماری و خەڵکانە دابشکین بەسەر ڕۆژەکانە ژمارەکانیان ڕاگەێنین لە ڕاگەیاندەکان بۆی ئەو خەڵکە و ڕۆژەی ئەچێ موچەکەی وەربگرێ و بگەڕێتەوە لە جیاتی 5,000 کەس بوەستێت و لە تەواوبوونی دەوامە 4,500 بگەڕێتەوە واکین کە 500 کەس شو موچەکەی وەربگرێت و بگەڕێتەوە لە قۆناغی یەکەمە ئەمەمان پێگرێتەوەوانم بە تەنیا بە ئێمە بە بەڕێبەراتی خانەنشینی ناکرێ ئەبێ ڕاگەیاندەکان هاوکارمان بن و ئەبێ خانەنشینە بەڕێزەکان دڵنیا بن لەوەی پارە هاتەوە بانقانە نافەوتێ بێمتمانی یەک دروست بووە ئەو ئازانێ ئەو ڕۆژە نەچێ وەری بگرێ ئیتر پارە نامێنێ پارەک ئەوە نابێ ئێمە دڵنیاییان عینێ کە موچە ڕاگەیاندرا لەو شوێنە موچەکەی ئەو مەحفوظە پارەکەی ئەو مەحفوظە و لە زۆر سێکتەری تر ئیشی گەورەمان کردووە یعنی مەسەلەی کشت و کاڵە لە مەسەلەی بەنداوەکانە لەگەڵ بەڕێزان ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق و لەگەڵ وەزارەتی ئاودێری و ئاو سەرچاو ئاویەکانی عێراق ئیشمان کردووە لە مەسەلەی دابینکردنی غاز بۆ سلێمانیا ئیشی گەورەمان کردووە لە مەسەلەی ڕێخستنی کار و دەرفەتی کار و وەبەرهێنان ئیشی گەورەمان کردووە لەسەر پێشنیازی ئێمە دەسەڵاتی وەبەرهێنان گەڕاوەتەوە بۆ پارێزگاکان دەسەڵاتی تەنمەی سناعی گەڕاوەتەوە بۆ پارێزگاکان دەسەڵاتی شارەوانیەکان گەڕاوەتەوە بۆ پارێزگاکان خزمەتگوزاریەکان لەژێر چاودێریە ئەچێ بەڕێوەوە خەڵک بەشدارن لەم پرۆسەیە وامان کردو ئیستیقرارێکی باشتر هەبێ متمانەیەکی باشتر هەبێ بچونکە ئێمە لە حاڵەتێکی ئیمرجنسیا بووین ئێستا وردە دۆخەکان لەگەڵ چاکبوونی بارودۆخی دارایی هەرێمی کوردستانە و بە دروستکردنەوەی ئەو متمانە ڕاستەقینەیە و لە دروستکردنەوەی مؤسسات و ئیشکردن بە یاسا و حکومەتکردن بە حکومەتی خزمەتکردنی هاوڵاتی ئێمە لەسەر ئەو پلانە ئیشمان کردووە لە جیاتی خەڵک سەر ڕێگامان لێ بگرێ بێ ئێمە بەدەم خزمەتکردنی ئەوە بین اینجا ئەمە جگەلەوەی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ئیشی زۆرمان کردووە و فەندی گەورەمان هێناوە لە بۆی ئیشی گەورە لەم سێکتەرانەشە باشە دکتۆر بە پێ و زانیاریانەی لای منە و پێشتر وەرم گرتووە یعنی لە ناو پارێزگای سلێمانی لە ناو بەڕێوەبەرایەتیەکان بە بێ ناوهێنان
بەهدەردان هەبووە من ناوی تریلێنە گەندەڵی هەبووە و ئەوتی حکوومەتە خۆجەیەکان ڕۆڵێکی زۆر ئەتوانن بگێڕن لە ڕیفۆرم یاخود چاکسازی ئابووری ئێوە لە پارێزگای سلێمانی چیتان کردووە بۆ ئەوەی ئەو شتانەی کە خراپی بەڕێوەبردن و ئیدارەدان ناشرینی کردبوون جوانی بکەن ئێمە بەهیمەتی هەموو ئەو بەڕێزانەی لە پارێزگای سلێمانی ئیژەکەن وەزارەتە پەیوەندیدارەکان یەکە کارژێڕیەکانمان لە قایم و بەڕێوەبەرە ناحیەکان هاوکارێکی زۆر باشمان بوون بە جوودی هەمویان ئەو بەرنامەیەمان جێبەجێ کردووە بە بەعنای کەلیمە ئێستا ئێمە حکوومەتێکی خۆجی خزمەتگوزارمان هەیە بە دوای خەمی هاوڵاتیەوە هەیە خەڵک حەزەکات کە سەردانی شوێنەکەی ئێمەکە تەفاعولمان هەیە من زۆر شادومان بووم کە بووکوزاوایە گوێنەگرتنی ئاهەنگی گواستنەوەیان بۆ خۆیان هێنابووە ناو پارکەکانی ئێمەوە ئەمە سەروەریەکی گەورەیە بۆ پارێزگا کە بێ بە شوێنێکی خەڵک بێ نەک شورایەکی داخراوی هەبێ و کەس نەتوانێت بێتە ژوورەوە کە سوکاری سەربەزی شەیدانی حەڤەی شوبات ئیستا ئەوان ئەتوانم بڵێن بەرنامەی ئەوان لەوێ حکومەکە چەپکە وڵەکانی ئەوان لەسەر مێزەکانی ئێمەدانراوە تەفاعولێکی تەواو لەگەڵ دەرەوەی دام و دەستگای دەوڵەتی هەیە متمانە دروستکردنەوە لە بینی خەڵکو و دەوڵەت دروست بووە دەسەڵاتداریمان لا بردووە بۆ دەوڵەتداری وەمامان کردووە کە ئەم شوێنە بێ بە شوێنی خزمەتکردنی خەڵک اینجا ئەمە ئێمە لێرە هەرچیەک بڵین بەهای نییە بەڵام هەر بە ڕێزێک هەر ڕاگەاندنێک بە دوای فیدباکی ئەمەوە بێ ئەم دیمەنە بە ڕاستەقینی ئەبینێ و ئەمە شایەتیەکە نەگەر وڵاتیان لە ناوە کنسوڵخانە و باڵوێزخانەکان و ڕێکخراونە و دەوڵەتیەکان بە نەتەوەی گرتوەکانیشەوە ئەم شایەتیە ئەیەن ئەمە جوودێکی شخصی دروستی نەکردووە جوودێکی گشتگیرە تواناکان و بەهرەی هەموو کەسێکی تایە وامان کردووە کە خەڵک لایەنە باشەکەی خۆی بەکاربێنێ لە دام و دەستگاکانە تا ئەوەی فەرمانبەرمان هەیە تا ئیشەکەی تەواو نەکە یعنی تا نیهایەتی کاتی دەوام لەوێ نابێ تا تەواوبوونی ئیشی ئەو ڕۆژەی ئەمێنێتەوە لەم کاتەیە کە بایکۆت هەیە کە قەیران هەیە کە موچە وەزعی هێشتا وەکو خۆی ئاسایی نەبووتەوە زۆر گرنگە فەرمانبەرێک بەو ڕۆحەوە کە چۆن بۆ ماڵی خۆی ئیژەکە بۆ دەوڵەت و مؤسساتی دەوڵەتی ئیژەکە باش دکتۆر یەکێک لەو پرسانەی کە پێشتریش پێم گەیشتوتەوە ئەم ڕۆژ داوام لێکراوە پرسیاری لەسەر بکەم کردنەوەی بەنزیخانەیەکە لە نزیک سەرچاوی ئاوی سەرچنار کە ئەوترێت ئاوی سەرچنار و وەکو باس ئەکرێنیوەی سلێمانی ئەکەوێتە مەترسی بەردەم یعنی ئەوەی کە ژەهراوی بێت و ئەڵێن جەنابتان ڕێگەتان بەم بەنزیخانەیە داوە ئەمە بۆ هاوڵاتیان ڕوون بکەیتەوە مۆڵەتی بەنزیخانە لەوەتی من دەست بەکار بووم ڕامگرتووە بەڵام کۆمەڵێک مۆڵەت هەن طریقی مۆڵەتدان ئەوەیە کەسێک داوا ئەکات کە پرۆژەیەکی لەو شێوەیە بکە ئەگەر مڵکەکەی خۆی بوو و مەرجانی تیا بوو پارێزگار یا و کەسەی مکەلەفە بەوە ڕەزامەندیەکەیات بۆی بچە ڕەزامەندی شوێنە پەیوەندیدارەکان بێنێتەوە باش ئەم عملیە لە ساڵی 2016 کراوە کە ڕەزامەندی دراوە بەنزیخانەیەک لێوێ بکرێت لە بەرێو کەسە مڵکەکەی خۆیەتی باش ئەم بەڕێزە لە ماوەی ئەو ساڵ و زیاترەیە ڕەزامەندی 13 شوێن کە لە ڕێنماییەکانی پێدانی مۆڵەتی بەنزیخانەیە هەمووی هێناوەتەوە لەو تعلیماتانەیە ئێمە ئیستا بۆمان زیاد کردو ئاوی ژێرزەوی تیان نییە چونکە ئێمە نەو دەرناهێنین و ئەگەر تەنکی بەنزیخانەیەک بەنزینی لێ بچێ بۆ نمونە بەنزیخانەمانەیە لەسەر بۆری سەرەکی ئاوی سلێمانی دووکان دروست کراوە بەنزیخانەکان زۆربیان لەسەر تۆڕی ئاون ئەم بەنزینە نابێت داخلی خوارەوە بێجا خۆ کە داخلی خوارەوە بوو بۆ هەموو شوێنێک مەترسیدارە نەکەر بۆ سەرچاوی ئاوی سەرچنە کەواتە دڵنیایی بێ بە هاوڵاتی اینجا ئێمە دڵنیایەکەینەوە ئێمە دوای ئەوەی ئەمە بەڕێزە ڕەزامەندیەکانی هەمووی هێناوە لە مانگی 12 ئێمە دەست بەکار بووین لە 6 12 لەو کاتەوە هێنایەتی بۆی مۆڵەتەکەی بینێت چکە هەمووی ئجراعاتی یاساییەکەی تەواو کردووە لە ساڵ 2000 لە مانگی 12 نەماناوەتێ لە مانگی یەکیش نەماناوەتێ لە مانگی 2 هاتن باسییان کرد وتیان ئەگەر تۆ لە پەرلەمان یاسایەکیش دەرکەی ئەسەری ڕەجعی نییە ئەمەی کە ئێوە کردوتانە زوڵمە لە ڕووی یاساییەوە چونکە مۆڵەتەکەی تەواو بووە و ئێوە بڕیارێک تەکاتێک دەرتان کردووە ئەو شتەکانی تەواو کردووە بەڵێ باشە ئێمە ئینجا مۆڵەتمان ناوەتێ لەسەر ڕەزامەندی ئەو 13 شوێنە بەڵام کاتێک کە پرۆژەکە جێبەجێ کرا سەیری پرۆژەکە کرا و قسەکردن لەسەر پرۆژەکە کە بەشێکی پەیوەندی بە هەڵمەتی هەڵبژاردن و خۆکاندیدکردنی یانێکەسەوە هەیە چکە بوو ئەو پرۆژەیە پێشەوە مەرحەلەیە و بەڕێزانە بیان بینایە نەکە لە نزیک هەڵبژاردن بیبینن ئیشەکانی کردووە کە باز دەمەکرا ئێمە ژیانی خەڵک بەلامانەوە گرنگترە و پاراستنی سەرمایه‌دارەکان و سەرمایەکانیشان هەر ئەرکی ئێمە و بەلامانەوە گرنگە بۆیە هاتین
نووسراوی فەرمیمان کرد بۆ سێ شوێن تەمان پرۆژەکەمان ڕاگرتووە بە ئیستاشەوە ڕاگیراوە لەو کاتەوە ڕاگیراوە داوامان لە بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی کردو ڕاپۆرتێکی زانستیمان لەسەر مەترسیەکان بۆ بنێرێ داوامان لە یەکێتی ئەندازیاریانی کوردستان لە سلێمانی کردو ڕاپۆرتێکمان بۆ بنێرێ داوامان لە بەشی جیۆلۆجی زانکۆی سلێمانی کردو ڕاپۆرتێکمان بۆ بنێرێ ئێمە ئێستا تەنیا ڕاپۆرتی بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەویمان پێگەشتوێتەوە چاوەڕوانی ڕاپۆرتی یەکێتی ئەندازیاران و زانکۆی سلێمانی ژەکەین ئەو کاتە لە ڕێی لیژنەیەکەوە دیراسی ئەم حاڵەتاکەین ئەگەر بزانین ئەمە زیانی ئەبێت بۆم ئاوە بە دڵنیاییەوە ئەو پرۆژەیە هەڵەگیریە و لێوێ نامێنێ ئەگەر زیانیشی نەبێ ئەو من لێرە بە خەڵگەڵێم بە پۆستی فەیسبوک ئێمە ئیش ناکەین مۆڵەتی نێویشی خۆیان باشە هاوڕیانم پێمەڵێن لە فەیسبوک کۆمنتێکی زۆر بووە تۆ یەکێک لەو کۆمنتانی تەرکیزیان کردوتە سەر کێشەی ئاوە لە ینی گەڕەکی کەنە سوورە بە شتێکی لەو جۆرە وەڵامت چییە بۆیان کێشەکەیان ینی زۆربەی زۆری گەڕەکەکان بەشێکی تری گەڕەکەەکانی تریش بەڵێ ئەمە کێشەیەکی حەقیقیە لەبەر ئەوەی ئیستا لە ساڵی کۆتایی 2013ەوە ئیش نەکراوە پرۆژەکان هەمووی وەستاون بەشێکی زۆری ئەم گەڕەکانە لە دوای ساڵی 2013ەوە بەم قەبارە گەورەیە بەیەکەوە بە چواردەوری سلێمانیا فراوان بوون ئێمە بەرنامەی ئەمەمان هەیە لەگەڵ UNDP هەمانە بۆ کەنە سوورە لە بەرنمەکانی خۆشمانە هەمانە ئەوانەی کە لە توانای بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیا بێ پێداویستی مادیشیان هەبێ بۆمان دابین کردوون کارەبا محاویلە تۆڕی ئاوی زۆر شوێنمان چارەسەر کردووە بەبێ ئەوەیە باسیشی بکەین چکە ئەرکی خۆمانە چ لە دەرەوە چ لە ناوەوە خەریکی کێشەکە چارەسەرەکەین کێشەکە بەشێکی پەیوەندی بەوە یەکتۆ بێ تەنیا حسابی ئاو نەکێ بە حسابی ئاوە ڕۆژ بکەی بە حسابی کارەبا بکەی بە حسابی قیرتاو بکەی کۆنکرێت بکەی شۆستە بکەی ئەم هەموو ئەمانە بەیەکەوە بکەی ئەمە ئیسا لە گفتوگۆکردنین هەر یەکێ لەو کێشانە هەبێ ئێمە ڕاستەوخۆی نێری بۆ دایان وردەوردە چارەسەرەکە خەریکی چارەسەرکردنەوە بۆ بەڵێنانی حکومەت پێیان ناوین بە ئومێدی زۆرەوە کە ئیسا قیرتاوکردنمان دەست پێ کردوێتەوە جا بۆ زانیاری بەڕێزە دەسەڵاتی ئیداری من لەم لاوە دەربەنی خانە لەو لاوە خەلەکانە بەڵام ئێمە لە باوزێ ئیشمان کردووە ئێمە لە کفری ئێمە 700,000 پەنجەماسیمان لەسەر بودجێ خۆمان خستوتە ئاوەسپیەوە ئێمە کارەبامان بۆ گوندەکانی باوزێ ڕاکێشاوە یعنی کۆمەڵی ئیشمان کردووە کە ئێستا من لێرە بیڵێم لە بەڕاستی نامەوێت بیەمەوە بەڕووی خەڵکی و ناوچانەیە ئێمە بەرەو هەڵبژاردنە چین و ئێمە حکومەتی سلێمانی وەکو جاری پێشوو بێلایەن کردوەوە بۆیە من نامەوێت هیچ جملەیەک بڵێم کە بۆ هەڵمەتی هەڵبژاردن بەکارمەوێت یەک پرسیاری دیکەم بنێ وێستگەی 400 کV تەکیە چ کاریگەریەکی لەسەر چاکردنی دۆخی کارەبا بێ زۆر بە کورتی سوپاس دەکەم ئەمە کاریگەریەکەی لە ئیستایا دەرناکەوێ ئەمە توانێت سربەخۆی دابەشبوونی وزەی کارەبا بە سلێمانی ببەخشێ و ئەتوانێت ئەو ئۆڤەر لە دەزۆرەی هەبوو چارەسەری بکە و ئەتوانێت و ناوچەیە کە ناوچەیەکی پیشەزازیەوە لە ساڵ 32 سناعەتی عێراق لەو ناوچەیە بەرەو ئاراستەیەکی باشتر بەرێ ئەمە بۆ بەرهەمێنان نییە ئەمە بۆ چاکردن و تەوزیع و گواستنەوەی کارەبایە بە سیستەمەکەی 132 کەیڤە کە سیستەمی شوێنەکانی تر لە کوردستان جگە لەو محەتەی لە خەبات دەکرێ 111 کەیڤە بەڵام ئەمە بۆ ئایندە بۆ استراتیجی کارەبا لە منطقەکە پرۆژەیەکی گرنگی استراتیژیە دیارە پرسیاری دیکەشما بوو بەڵام کاتەریێندا و کارە و هاوڕیانم پێمەڵێن دوو خولێک زیاتریش لەداوە جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس بۆ زانیاری سوپاس بۆ ئێوەش ماندوو بەڵێ بینەرانی ئەزیز سوپاسی تەواوی هاوکارانم ئەکەم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بوو کاتێکی خۆش